وەفای سەرکردەکانی کورد، وەفای سەرکردەکانی یەکێتی، وەفای دۆستەکانی باوەکت و تەواوی خەڵکی کوردستان ئێوە چۆن بینیتان؟ تاوان سپاس بۆ ئەو پرسیارە. من هەموو کاتێک خۆم بە قەرزاری سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەزانم، خۆم بە قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانم، خۆم بە قەرزاری حزبەکەی خۆم ئەزانم کە شەید شێرکۆ لە پێناو خاک وڵاتێکی خۆیە، لە پێناو بیر و باوەڕەکانی خۆیە خۆی بە شەیدکردنداوە و ژیانی خۆی پێشکەش بە خاک و نیشتمانەکەی کردووە لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە لای لایەنە پەیوەندیدارەکان ڕێز لێ ژیراو بووە و من هەموو کاتێک بەوە وەڵامی ئەو پرسیارە ئەدەمەوە کە من خۆم بە قەرزاری تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەزانم و بۆ دانەوەی ئەو قەرزەش هەموو کاتێک گیان لەسەردەست ئەبم بۆ پاراستنی خاک و وڵات و نیشتیمانی خۆم و هەموو کاتێک لە خزمەتی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بم بۆ ئەوەی بتوانم سەری باوکم و سەری خێزانەکەم بەرز بکەمەوە.